سەبارەت بە ڕۆژی ژینگەی هەرێم پاراستنی خاک ئەو هەوا گفتوگۆیان بابەت دەکەم کە دوو میوانم لە ستۆدیۆ ئامادەیە دکتۆرە ژینۆ خالیت کە مامۆستای زانکۆڕەوە خاتوو شاگوڵە بوو بەکرد سپۆڕی ژینگە بە خراپترین دوکتان دەکەم بەخێربێن شاگۆڵ باشە دکتۆرە ئێمە کە باز لە ڕۆژی ژینگە دەکەین یەکسەرەوە بە هەزری هەر چاکێکدا دێت باز لە ڕێژەی ساوزایی هەبوونی ساوزایی نەمام ناشتن و ئەم بابەتانە دەکەین نەمەوێت سەبارەت بە ئەمڕۆ وردەکاریەکان بگوازیتەوە سەبارەت بە ڕۆژی ژینگە لە هەمان کاتدا ئەوەی کە باسی لێوە دەکرێت لە ڕۆژی ژینگە چی گرینگە؟ بەڵێ طبعاً من ڕۆژی ژینگە لە خۆم و لە هاوپیشەکان و لە هەموو هەرێمی کوردستان پیرۆزەکەم چکە بەڕاستی ئێمە بێ ئەم ڕۆژە زۆر بەرزڕاگرین وەکو ژینگە دۆستان ئێمە ڕۆژێکی وەکو جەژنێک وایە سیرەکەین لە بەروی ڕاستە ئێمە لەم ڕۆژە تەرکیزە خێنە سەر کۆی چالاکیەکانمان و دەنگمان بەرزەکەینەوە بۆ پاراستنی ژینگە ڕۆژێکی تایبەتە لە هەرێم لە هەمان کاتیشە ئەمە نییە ئێمە هەر بەم ڕۆژۆ بوەستین ئەبێ بەردەوام هەموو ڕۆژێکمان هەر ڕۆژی ژینگە بێت طبعاً کە باسی سەوزاییت کرد بەڵێ سەوزایی زۆر گرنگە لەبەری کە هەر خۆی هێمای ژینگە هێمای سەوزیەوەتە هێمای ژیانەوەیە کاتێک تۆ سەوزایی لە هەر شوێنێکا زیە ئەکا ئەیبینی کە چینی سەرۆی زەوی لە طبقاتی سەرۆی ئاسمان کە سەیرێکی بە وێنەیەکی سەتلایت ئیمێج بێت کە کەڤەری سەوزی زۆر بێ یەکسەر هەستەکەی ژیانەوە و ژینگەی ئەو ناوچەیە بەرەو پاکی ئەڕوا بەڵام کە ناوچێکی وشکەڵات ئەبینی یەکسەر تۆ ئاماژەیەکت بۆیە کە ئەڵێ ئەم ناوچەیە بەرەو داخورانی ژینگەی ئەڕوات وردە ڕوو لە ناهاوسەنگی ژینگەی و تێکچوونی هەموو ئیکۆسیستمی شوێنەکە ئەکات هەر خۆی لە خۆیە زیاکردنی ڕێژەی سەوزاییش بڕێکی زۆر لە ئۆکسسیجین ئەخاتە بەرگی هەواوە ئەمە ژوو ئاکا کە ئێمە مرۆڤەکان ناتوانین تەنانەت بۆ چرکەیەکیش بەبێ هەڵمژینی هەوایەکی پاگیا ئۆکسسیجین ئێمە بتوانین ژیان بکەین بۆیە ئەبێ ئێمە دایمە لە خەمی سەوزکردنی ژینگەیە بین. باشە دکتۆرە خاتو شاگۆڵ هەر سەبارەت بە ژینگە ینی فاکتەرەکانی دیکە چییە بۆ منەکە باز لە ژینگە دەکرێت خۆی گرنگیشە گرنگی بە خاک ئەو هەوا ڕۆژی ناوچەکە بدرێت بنەمێ زانیاری ئەم بابەتمان بۆ ئێمە ینی بگوازی تۆ بە بینێران بڵیت تا چەند گرنگە گرنگی بە خاکی ناوچەکە بدرێت گرنگی بە پاکی هەوای ئەو ناوچەیە بدرێت. وەکو دکتۆرە باسی کە ڕۆژ ژینگەی هەرێم لە هەموو خۆمان و لە هەموو ژینگە دۆستان و هەموو هاوڵاتیانی کوردستان پیرۆزەکەین ئێمە ئەمڕۆ پێمان خۆش بوو کە هاتین لە ڕۆژی ژینگەی کوردستانە بە جلی کوردی و بە ڕەنگی سەوزەوە بین زۆر لەتان هاتە زۆر سپاس کە ڕەمزی ژینگەیە لە ڕاستیە بۆ پاراستنی ژینگە و چی بکەین بۆی ژینگە بپارێزین لە ڕاستیە ئەرکی هەمومانە یعنی تەنها ئەرکی گروپێک یاخود کۆمەڵی خەڵک نییە کە ئەرکی هەموو تاکیەکان ژینگە پەیوەندی بە ژیانی هەمومانەوە هەیە ژینگی کوردستانیش بەدەر نییە لەو کێشانەی کە ڕوبەڕووی ئەبێتەوە لە پیسبوونی خاک لە پیسبوونی هەوا پیسبوونی ئاو ئەمڕۆ لە ڕۆژی ژینگەی کوردستانە حەزم کرد ئاماژە بۆ بم کە مێژووی دانانی ئەم ڕۆژە کە شانزی نیسانی هەموو ساڵێک یادەکرێتەوە کە لە 2010 لە پەرلەمانی کوردستان ئەم ڕۆژیان دانا بێت ڕۆژی ژینگەی کوردستان لە بەروی لە ساڵی 1970 لە شانزەی چوارە کیمیابارانی ناوچەی بالیسان و شێپەسانان کراوە کە ژینگەی کوردستان تێک چووە لە یازال ئێمە کوردستان لەژێر هەڕەشەی تۆباران و چێکی کیمیایی و لە سنوورەکان کە بەردەوامە ئەوە بەداخەوە ئێمە لەم ڕۆژەیە حەزەکەین نامەیەک یاخۆ مێسجێک بنێرین کە ئیتر پێویستە ڕابگیری ئەوانە ینی چ لە ڕێی یاسا و حکوومەتی هەرێمی کوردستانەوە کە هەڵوێستمان هەبێت بە پرۆژەی باش بە هۆشیارکردنەوەی خەڵک لە هۆکارەکانی پیسبوون ئەمڕۆ لە ڕۆژی ژینگەی کوردستانە ئێمە حەزمان کرد بە پرۆژەیەک بینی ناو بەرنامەکەی بەڕێستانەوە کە ئەو پرۆژەیە پەیوەندی بە پاراستنی خاکەوە هەیە کە لە ئێستایا جوڵانەوەیەکی جیهانی هەیە بۆ ئەو مەبەستە نازم ئەگە پرسیایی تری هەبێ ئەسە بچمە ناو بابەتەکەوە خاتو شاگۆڵ زانیاری زیاتر سەبار بۆ پرۆژە بۆ ئێمە بگوازەرەوە لە هەمان کاتدا کە تایبەتە بە پاراستنی خاک بۆچی بە دیاریکراوی ینی باز لەوە دەکراوە بەڵێ ئەم جوڵانەی کە لە ئێستایا هەیە و ئەم پرۆژەی کە ئێمە بەخۆ بەخشتیاین وەکو تیمێک پێمان خۆشە و دەرگا کراوێ هەر کەسێک بێت لەم مەجالەیە یاخود لەم بوارەیە ئیش بکە لە پاراستنی خاکە گرنگ نییە لە هەر نەتەوەیەکە گرنگ نییە لە هەر ڕێگەزیەکە سەر بە هەر ئاینێکە ئەوە گرنگ نییە بەلای ئێمە باگراوندی کارچێک هەیە بەڵام پاراستنی خاک پەیوەندی بە هەمومانەوەیە ئەم حملەیە ئەم هەڵمەتە
وەک بە جیهانی کراوە لە کوردستانی ئێمە بەشێک بین لەو حملەیە کە پاراستنی خاک کە خاکە پاراست هەوات پارێزراوە بێت کە خاکە پاراست ئاوی ژێر زەوی ئاوی سەرزەوی پارێزراوە بێت ئەم جوڵانەوەیە لە سیویەکی سی ئەم ساڵەوە لەلایەن ئیشا فاوندیشنەوە لە بەریتانیاوە لەلایەن سادگوروەوە ڕاگەنداوە بیرۆکەکە هینی ئەم فاوندیشنە و سادگورووە کە لە ماوەی 100 ڕۆژە هەڵمەتێکی هۆشیاری لە بەریتانیاوە بەناو 23 وڵاتە کە ئێستا حالێ 23 وڵات لەناو پرۆژەکەیە هەیە بۆ پاراستنی خاک هۆشیاری بڵاوکەنەوە ئەگەری زیادبوونیشی هەیە بەڵێ لە ئێستاە ینی زەنگێکی ترسناک هەیە کە خاک بەرەو لە ناوچوونەچێت کە خاکی کوشتتوکاڵیمان بەرەو لە نەمان ئەچێت لە ئێستام حملێ ڕاگەنداوە کە تۆ خاکە نەما خۆراک نامێ بیخۆیت کە خاکە نەما هەوات پیسە بێ سەوزایی نامێنێ هیچرە زۆر ئەبێ کۆچکردن زۆر ئەبێ لە ناوچێک و بە ناوچێکی تر ئەم حملەیە حەزەکەم تەفاسیلەکەی بڵێم وردەکاریەکانی کە ئەگاتە هەر وڵاتێک داتای ئەو وڵاتە لەسەر پیسبوونی خاکی ئەو وڵاتە پیشان ئەدرێ بۆ گرنگی بە خاکەیرێ حەزەکەم دکتۆرە ژینۆ دوایی وەکو سپۆڕێک باسی پیسبوونی خاک و گرنگی خاک بکات کە ئەگاتە هەر وڵاتێک و کوردستانیش ئیشەڵا بەشەگە بێ لەو حملەیە بێگومان من وردەکاری پرۆژەکە و داات و ئەمەرەکانیش لە دکتۆرە وەردەگرم بەڵام کە ئەو سلایدانی یەنە سەر شاشەیە نارتی منەمەوێت دکتۆرە زانیاریمان بیتە سەبارەت بوون منە ئەمان کە لە شاشەیە نارتی پیشانەدرێت ئەمەیان چییە باز لە چی دەکات ئەمە تەواوی پرۆژەکەیە کە مامۆستا شاگوڵ باسی کرد کە ئامانجی پرۆژەکە چییە بە ئاگاهێنانەوەی کۆمەلگایە و هەموو گۆی زەویە بە شێوکی گشتی لە مەترسیەکان کە ڕوبەڕووی خاکە بنەوە و ماوەی پرۆژەکەی تێدا باس کراوە کە چەند ڕۆژە هەڵمەتی بەس وشیارکردنەوەکە سە ڕۆژ ئەخایەنێ دوایچینە مەرحەلەی دواتر فیسی دووەمە کە ئەویش ئاکشن پلانی پێڵێن ئیتر جێبەجێکردنی ئەو ڕێگە چارانەیە بۆ پاراستنی خاکە و بە شوێکی گشتیش ئەو لایەنانە کێن کە سەپۆرتی لە ڕووی داتا و زانیاریەوە بۆ پرۆژەکەکەن کە نەتۆیە گرتوەکانە ڕێکخراوی خۆراکی جیهانیە و چەنەها کەسی بەناوبانگ و دیاری کە ئێستا لەسەر ئاستی جیهان بەناوبانگن ئەمانە هەمووی پشگیری تەواویان دەربڕیەوە بۆ پرۆژەکە و لێرەشە ئێمە بۆ خاک یعنی مەسەلەن ئەڵێن بۆ خاک هەڵبژێرین بیپارێزین لەبەری خاک ڕاستەخۆ پەیوەندی بەبوونی ئێمەوە هەیە ئەگەر ئێمە سیر بکەینەوە لە ناو ئاەتەکانی قورئانی پیرۆزیشمانە ئاماژە بۆ کراوە دائیمەن کە ئێمە لە خاکین ئەگەڕینەوە بۆ خاک کە ئێمەی مرۆڤ لە خاک دروست بووین واتە لە قوڕ دروست کراوین ئەمە ڕاستێکی بە تەواوەتی لە 100% ئەوەی دکتۆرەوەی لەسەر شاشەکەش نیشانەت ئەمە دەستپێکی گەشتەکەیە بەڵێ ناوی وڵاتەکان و دەستپێکی گەشەکە و ئەو بەڕێزیشە کە سادگوری ناوە خۆی خاوەنی بیرۆکەی پرۆژەکە بۆ پاراستنی خاک و ئەمەش هەنێ داتا و زانیاریە کە ئەڵێ مەسەن بەرەمێنانی دانیۆڵە دەتوانێت زیاد بکرێت بە ڕێژەی 1.3% ئەگەر هات و بڕی 0.4 مادی ئۆرگانی لە کاربۆنی چالاک ئیزافە بکەین بۆ ناو خاکەکە بەسن ئێماڵین بۆ خاک بۆچی خاکمان هەڵبژار لەبەری لە ئێستای نەتەوە گرتوەکان هەنێ داتای مەترسیداریان یاوە بەسەر جیهانە ئەویش کە چییە زەنگێکیان لێیاوە بۆی کە لە 90 خاکی سەر زەوی لە ناو ئەچێ لە دەوروبەری 2050دا بەمەش خاکێریمی کوردستان ینی چۆن ئێمەش بەشێکین لەوان کە ئەو داتا و زانیاری ئەوان کە وەریان گرتووە بە کۆی جیهان باسەکەن نەگەر تایبەت بە ناوچەی خوان نەتەوە گرتوەکان بە کۆی جیهان ئەڵێ لە نزیکی 2050 لە 90 خاکی سەر ڕووی زەوی بە ئام ئەو خاکی کە لەبارە بۆ کشت و کاڵکردن لە ناو ئەچێ تەنا ئێمە 6 ساڵمان لەبەر دەستا ماوە کە ئێمە فریای ئەم دۆخە بکەوین لێرەیە بەمەش هەنێ داتای تری کە ڕێکخراوی خۆراکی جیهانی فاو یەکلای کرۆتەوە ئەڵێ لە ئێستای نەتەوەی گرتوەکان لە 150 خۆیان تایبەت بە ئەوان لە 150 زەی کوشتتوکاڵەکانیان لە دەزیاوە ئەمەش جارێکی تر بۆمان ئەسەلمێنەکە بەڕاستی ئەم داتایانە پشتڕاست کراونەتەوە و لە هەمان کاتیشە ڕێژەی چی کەم ئەکات ئەو بەرهەمهێنانی کشت و کاڵەیە بە لە 130 کەمی کردووە و لە هەمان کاتیشە ڕێژەی پێکهاتی خۆراکی ناو بەرهەمە کشت و کاڵەکانیش دابەزیوە بۆ نمونە نسبەی پرۆتین لە 160 لە ناو بەرهەمە خۆراکیەکان کەمی کردووە قیمەی غیزایی واتە کانزاکان لە ناو بەرهەمە کشت و کاڵەکانە بە لە 187 ڕێژەکی دابەزیوە
ئەمانە هەمووی چی سەبەکەی گێڕاوەوە بۆچی مەسەرەن بەپێ ئەو داتا و زانیاریانی لەبەردەستی منایە هۆکاری سەرەکیەکی گێڕاوەوە بۆ نەمانی مادەی ئۆرگانی ئەو مادە ئۆرگانەی کە خۆی لە پێکهاتەی خاکبوونی هەیە کە هەموو توانا و هێز و پیت و بەرەکەت بۆ خاکەکە دابینەکە باشە دەکرێت بڵین دکتۆر ئەمان هەمووی هۆکارن بۆ منە ئەگەر وەکو نمونێک بینینەوە لە پێنجێن بۆ منە لە ماوەکانی ڕابردوو هەشتا چەند گەنم بەرهەماتوە ئێستا ڕێژەکەی بەرەو کەمی ڕۆشتووە بەڵێ یعنی ئەمان هەمووی هۆکارن دەکرێت بڵین ئەمانە لە ماوەکانی داهاتوودا کەمتریشە بێتەوە بڵێ ئەم نسبەتانە کە بەرهەمیە ئەگەر لە ئێستا ئێمە ئەم چالاکێ نەکەین ئەم بە ئاگاهێنانەوە نەکەین و بەرەو ئەوە نەچین چارەسەرەکان دانین بۆ پاراستنی خاک بڵێ دا ئەبەزێ وردە وردە هەر بەرەو دابەزی نەچێ وەکو پێمتی لە سەدا 90 زۆرە خاکی بەشی سەروی چینی سەروی خاک لە ناو بەرێ لە ناو بچێ هەموو بەرهەمە کشت و کاڵەکان لە ناوەچێ و ئێمە چی بکەین کە بتوانین دەست بەم خاکەوە بگرین یعنی یەکێک لەوانە ئەم ئاکشنێ ئەم بربەستەیە ئەم جوڵانەوەی ئێمەیەکە هەڵساوین یەکەم خەڵک بە ئاگاهێنینەوە لەوەی ڕاستەخۆ وتەمان بۆ جوتیارەکانە کە دوورکەونەوە لە بەکارهێنانی سەمادی کیمیاوی پێینی کیمیاوی لەگەڵ قڕکەرەکان قڕکەری بڵین لە ناوبەری گژوگیای سەوز هەروە لە ناوبەری حەشەرات و مێروکە ئەیا لە ناوچە کشت و کاڵێکێک ئەبێ بە هەموو شێوازێک لەو بەکارهێنەر کیمیاویانە دوور بکەوینەوە بە بەدیلی ئەمە چی بەکاربێت پێینی ئۆرگانی بەکاربێت پێینی ئۆرگانی وەکو پاشماوەی ئاژەڵی بێ یاخو پاشماوەی گژوگیا بێ ئەمانە هەمووی ئەکرێ بە کۆمپۆست ئەکرێ بە پێینی ئۆرگانی ئەخرێتە سەر خاکەکە بۆ ئێمە تەرکیزمان تایبەت لەسەر پێینی ئۆرگانیە چونکە ئەبێ ئێمە ژیانی زیندوی ناو خاکەکەمان لە ناو چووە لە ناو خاکە کۆمەڵێک زیندەوەری بچووک هەن لەگەڵ زیندەوەری گەورە هەن گەورەکان بە چاو ئەبینرێن ینی وەکو کرمە وەکو مڵەیە وەکو ئەو جۆرە وەکو مشکی خاکە ئەمانامی بە چاو ئەبینرێ کە دەورێکی سەرەکیان هەیە لە شیکردنەوەی خاک لە ناوەوە و لە هەمان کاتشا ڕێژێکی زۆر هەوا بۆ خاکەکە دابینەکەن کە لە ناوی ئەتوانن ئەو زیندەوەرانی تر ژیانی خۆیان بەڕێ بکەن کە زیندەوەری وردن ئیلا ئێمە ئەبێ بە وردبین بیان بینی بە مایکرۆسکۆپ بیان بینی ئیشان چییە؟ تایبەت ئیشیان شیکردنەوەی مادەی ئۆرگانیە لە ناو خاکەکەیە کاتێک کە مادەی ئۆرگانیشی ئەکەنەوە ئەمان خۆراکی خۆیان وەرئەگرن کە کاربۆنی ناو مادە ئۆرگانێکیە پێوترێ کاربۆنی ئۆرگانی بە مقابل چی دابینەکەن بۆ ڕۆک مادەی خۆراکی دابینەکەن و پەیتی خاکەکەش زیاکەن ئەمە لە لایەکشە هاوسەنگی کاربۆنی هەوامان بۆ ڕاگرێ واتە ئێمە دێمە وازانین ڕاستە دارەکەی کە بڕی گازی دوانۆکسیدی کاربۆن ئەمژێت لە هەوای و کەمی ئەکاتەوە بەڵام لە ئەساسە لە بنەڕەتدا ئەوەی کە کاری هاوسەنگیەکە ئەکات لە کەش و هەوایە وەکو کلایمەت چێنج باڵانسی ئەمە بکە ئەو زیندەورە وردانی ناو خاکەکەن چونکە ئەگەر ئەوان پێویستیان بە کاربۆن نەبێت بۆ خوانی وەرگرن ناتوان بە مقابل خۆراک بۆ ڕۆکەکە دابینکەن ڕۆکەکەش بە مقابلی بۆی خۆراکی دەستکەوێت کاربۆن لە هەوا وەرەگرێت کاربۆنەکە ئەبات ئەیا بە زیندەوەرەکان بەراورد لەوان چی وەرەگرێت مادی خۆراک ینی سووری هاوسەنگیەکە بەم شێوازەیە ینی ئێمە بێ ورتر بیرکەینەوە ئێمە چۆن بتوانین هاوسەنگی کەش و هەوا ڕاگرین لە ڕێی پاراستنی خاکەوە بێ بەم شێوازە بیرکەینەوە ئەمە وەکو بەرهەمی خۆراکی ئێمە کوڵتی بەرهەمی خۆراکی زیاکەین پاراستنی خاک پتە ئەکەین ینی خاکەکەمان لە ڕێ لافاوە تووشی ڕاماڵی نابێ بۆ کاتە دوای ئەمە سەر بابەتی باران و گۆڕانکاریەکانی کەشەوە و پەیوەندی چی ڕاستەوخۆ با خاکەوە خات و شاگۆڵ بەکارهێنانی پێینی ئۆرگانی و ئەم بابەتانە هەنگاوێکی باش دەبێت بۆی بتواندرێت لە داهاتوودا سوودی لێوەربگرێت مادە خۆراکیەکان زیاتر بێ بەرهەمی خۆراکی زیاتر بێت بەدڵنیاییەوە ینی وەکو دکتۆرە ئاماژەی پێ زۆر بەوردی باسی کرد لە ڕاستەیە اختصاصی دکتۆرە خۆشێتیت بەڵام هەر بە عام ئەوەی من لەسەر بخوێنەوە و زانیاریم هەیە لەسەری گێڕانەوەی مەوادی ئۆرگانی و کاربۆنی ئەندامی بۆ ناو خاک خۆی هێڵانەوەی هێشتنەوەی خاکە بە زیندوی کە تۆ ئەم مادە ئەندامیانە لە خاکدا ئەبڕی ئەبێتەوە بەلم ئەبێ بە مادەیە کە تۆ ناتوانانی سوودی لێوەرگری بۆ کشت و کاڵ و ڕوبەری سەوزایی کە ئەمانە لە خاکە نەما کە ئەم کانزایانە و ئەم مادە ئەندامیانە بەم طریقە کیمیاییکی ئێستا بەکارهێنرێت بەردەوام بێ ئێمە ئەو خاکە پیتی کوردستان کە نمونەیە کە هیچ
بە تایبەتی دەشتی شارە زۆر کە من لە سپۆڕانی ژینگەم بیستووە و مامۆسایانی زانکۆ کە دراسایان کردووە خاکی شارە زۆر پێویستی بە هیچ ماوادێکی کیمیایی نییە ئەمنە بە پیتە یعنی ئێمە هەر لە مێژەوە ینی کوردستان شوێنێک بۆ کشت و کاڵکردن ئێمە بۆ خاکێکی وا جوانمان هەبێ بەدەستی خۆمان بە ماوادی کیمیایی بین ئەو خاکە ئەو پیتە کە هەیەی لە خاکە ئێمە لە ناویبەرین گێڕانەوەی ئەو ماوادە ئەندامیانە ئەو کانزانە بۆ خاک جارێکی کە ژیانەوەی خاکە بە زیندوی هێڵێتەوە و بەرداوام ئێمە توانین کوردستان بە سەوزی بهێڵینەوە و لەگەڵیشە ئەو مەوادی مەسەلاً نیوتریشن ئەو ماوادە خۆراکیانی کە لە خواردن هەیە بۆ نمونە ئێمە بە زمانێکی سادەتر بڵین ئەو سەوز و میوەی کە ئێستا ئەیخۆین مەوادی خۆراکی کەمترێکە لەوەی کە پێشتر تایە هەبووە لە ڕێگەی چیوە لە ڕێگەی ئەم طریقە کیمیانی کە بەکارهێنرێت بۆ بەرهێنانی ڕێژێکی زۆر لەو خواردنانە کواڵیتەکەی کەم بووتەوە بۆ نمونە ئێمە گەر هاتوو لە کۆنا کاهویەکمان خوارد بێ یاخود پرتەقالێکمان خوارد بێت توانی بێتمان بۆ ڕۆژەکە ئیسفادە لە ڤیتامین یاخود لە کانزاکانی نا ئەو سەوز و میوەیە بکەین ئێستا پێویستت بە لە باتی پرتەقالە بێ هەشت پرتەقالێک بخۆیت ئەنجا توانی ئەو ماوەدە خۆراکی لە پرتەقالەکە هەیە سوودی لێوەرگری لەبەرەوە ئەکید گرنگە و بەدڵنیاییەوە پێویستە ئێمە ئیش لەسەر ئەو خاڵە بکەین و ڕاستەخۆ ئێمە بێ پەیوەندیمان لەگەڵ جوتیارانە هەبێت هۆشیاریان بکەینەوە کە لە قۆناغی ئێستا ئێمە ئیشمان هۆشیارکردنەوەیە قۆناغی دووەکو دکتۆرە ئاماژەی پێ ئێمە چینە سەر جێبەجێکردنی ئەم کەمپەینە کە ڕاستەخۆ لەگەڵ جوتیاران و ئەو کەسانی کە خوێندکاری کۆلیژە کشتتوکاڵەکان و سەرپەرشتیاری پرۆژەی کشتتوکاڵیەکان هۆشیار بکرێنەوە لەو مەترسیانین کە هەیە کە ئێمە ئێستا خاکی کوردستان حەزەکەم بەداتا دکتۆرە ئاماژەی پێ بە ئیشەڵا لە گەرمەجال هەبوو کە ئێمە لەکوێیین ئەگەر هاتوو بەم شێوەیە بەردەوام بین چەند ساڵی ترمان لە بەردەمایە بۆی ئێمە خاکەمان پارێزراوە بێت جا لەبەرەوە گەتا ئێستا لە ئێستاە دەست پێ بکەین باشترێکە لەوەی ساڵێکی دەست پێ بکەین یعنی هێشتا کاتمان بەدەستەوە ماوە هیوادار بەم جوڵانەوەی و بەم حەملە و کەمپەینە پشتگیریی زۆر کۆکەینەوە توانی هۆشیارێکی باش بڵاو بکەینەوە کاتە دکتۆرەمێت تۆ ئاماژە بەداتەوە ئامارەکان بکەیت طبعاً بەپێیدا ئەو داتا ئامارانی کە لەسەر جاری لەسەر ئاسی جیهان ئەڵێت لە هەموو چرکێکە 4.2 دۆنم لە زەوی کشتتوکاڵی لە دەست ئەگیرێت لە هەموو وڵاتێکە 4.2 دۆنم زەوی کشتتوکاڵی کە ئێمە ژێکێکین لەوان کاتە ئێمە ئەوکو هەرێمی کوردستان ئەبێ لێسا تر بوەستین ئاگادار بینەوە ینی زەنگێک لێ یاوە کە 4.2 دۆنم زەوی کشتتوکاڵی لە چرکەیەەکە ئەمە داتایەکی زۆر مەترسیدارە بەڵام بە خۆشحاڵی و ئەڵم ئێمەکو هەرێمی کوردستان هێشتا پێمانە ناوەتە ئەو بواری کە ببین کشتتوکاڵ بکەین بە ژێرخانی ئابووری خۆمان چکە لەم ساڵانەی کۆتایوەک ئاگادارن ئێمە کشتتوکاڵمان زۆر وەلانە ڕوومان کردە پیشەسازی و بەرهێنانی نەوت و گاز و ئێستا بەرەو مادە خاوەکانی تریش ئەچین کە ئەمە خۆی لە خۆیان ڕاستەوخۆ هۆکارێکیش ئەبێت بۆچی بۆ لە ناوبردنی زەوی کشتتوکاڵەکان چکە ئێمە پشتگویان ئەخین بەڵام لە هەمان کاتە ئەبێ ئیتر ئێمە بگەڕێنەوە کشتتوکاڵ بکەین بەڵام چۆن کشتتوکاڵێکی تەندروست کە بتوانین ئەم کشتتوکاڵە هەناردی دەرەوە بکەین و لە هەمان کاتیشە ئەو بەرهەمێکی ئۆرگانی بێت کاریگەری باران و ئەمانش ڕۆڵێکی بەرچاوی دەبێت بەڵێ بە دڵنیاییەوە چکێکم ئەگەر تۆ خاکێکی پارێزراوت هەبێت سووری هایدرۆلۆجیشت سوورێکی هاوسەنگ ئەبێت لە هەمان کاتیشە بۆ هەر جەختەکەینەوە سەر مادی ئۆرگانی کە مادی ئۆرگانی زۆر بوو لە خاک توانای کۆکردنەوەی ئاوی لە خۆیان زیاتر ئەبێت تەنانەت لە کاتی وشکە ساڵیشە ئەگەر بڕی بارانیشکەم ببارێت جوتیارەکە پێویست ناکە ئاویانی زۆر بک بۆ کشتتوکاڵەکەی لەبەری خۆی ئۆڕێدی خەزانێکی ئاوی کۆکراوی لە ناو خاکەکە هەیە کە ئەم مادە ئۆرگانیک و مادێک ئیسفنج وایە ئاو لە خۆیان خەز نەکات بەمە ژواکات دایمان ڕێژەیەکی شێی بەرچاو لە ناو خاکەکە بێ بۆ بەرەمە کشتتوکاڵەکان و لەمان کاتەوە گلدانەی ئاو ناو خاکە زیاکە لافاوی زۆر نابێت لافاو ڕوونایەت ئەمێکی ئێمە ئەیبینین ساڵان لافایەک و قوڕاوێکی زۆر یەتە خوارەوە و زەوی کشتتوکاڵەکان ئەمە کەم ئەبێتەوە بۆیە گرنگە و جارێک کەشەڵمە ئێمە تەواو چاومان لەسەر پێینی ئۆرگانی بێ و تایبەت برا جوتیارەکانمان و بە خۆشحاڵیەوە ئێستا بۆ هەر پرۆژێکی کشتتوکاڵی بە ئیجباری ئەبێ ئەندازیارێکی کشتتوکاڵی سەرپەرشتی پرۆژەکە کاک ئەمانش لە ڕووی ئەکادیمی و ئەتوانن زۆر بە ئاسانی ڕێنمایی جوتیارەکان بکەن بۆی کە ئەو بەرهەم ئێنن بەرهەمێکی ئۆرگانی بێ هێشتا نەڕۆیشتوانی لە دەستمان دەرنەچوە ئێمە ئەتوانین تەنانەت ئەو خاکانەی ئەگەر پێینی کیمیایی زۆر بۆ بەکار هاتووە قڕکەری زۆر بەکارێت ئەتوانین ئێستش ئێمە
هەنگاوی چارەسەرمان هەیە زۆر بە ئاسانی ئەتوانین چارەسەریان بکەین چۆن ئەتوانین ئەم خاکانە چارەسەرکەین ئێمە ڕێگەیەکی زانستیمان هەیە ناوی فایتۆ ڕمیدەیشنەوە تا پاکردنەوەی زەوی بە ڕێگەی ڕووەکی ئەتوانین جۆرێ ڕووەکمان هەیە توانای هەڵمژینی ئەو مادە ژەهراویانیان هەیە ئەو کانزا قورسانیان لە خاک هەڵێمژن لە خوایانە کوی ئەکەنەوە بڕێکی زۆر کۆکەنەوە دوای تۆیت ئەم ڕووەکە ئەبڕیتەوە لە خاکەکە بەڵام نابێ بەکاربێ بۆ مەبەستی خواردن ئەم جۆرە ڕووەکانە ئەبێتە تەکنەلۆژیایەکی ترەوە یەکێک لەوانەی کە زۆر بەرچاو ئیش ئەکا و خۆم ئیشم لەسەر کردووە گسکە ئێمە گسک بۆ ئالەف و بۆ خواردن لە وڵاتیم بەکار نایەنێ بەس گسگیانی پێکەین بەڵام لە خۆیان گسک بڕێکی زۆر ڕۆن لە خۆیان کۆکاتەوە کە تۆ ئەتوانیت کە ئەم گسکە بەکاری هێنین بۆ پاکردنەوەی زەویەکە زەویەکەی پێتەندروستەکی بەڵام دوجار کە ئەیدوریتەوە ئەیبێتە تەکنەلۆژیای بەرەمهێنانی ڕۆنەوە کە پێوترێ گازی زیندەگی ئەتوانی ئیسانۆڵی لێ بەرهەمبێنی ئیسەری تەنانەت بنزینی لێ بەرهەمبێنی بنزینی حەیەوی پێوترێ بایۆفیۆڵی پێ ئەڵێن لە جیهان لەسەر ئاستی جیهان کەواتە ئێمە بەم هەنگاوە ئەتوانین هەم خاک بپارێزین هەم خاک پاکەینەوە هەم مادی ئۆرگانی زیاتر بۆ خاک بەرهەمبێنین بخێنەوە ناو خاکەکە و لە هەمان کاتیشە دوور بکەوینەوە ئیتر بەس چی بکەین بەس خاک هەڵکەنین بۆی کە خۆمانی پێبژێنین ئیتر پێویستەکە ئێمە وردە وردە بیر لەو خاکە بکەینەوە بەڕاستی ئیتر کاتێتی ڕاست فاتو شاگۆڵ ئەم پرۆژە جیهانیە کە تایبەتە بە خاک دەکرێت بڵێن هەنگاوێکی زۆر باشە لە هەمان کاتێک ئێوە بەشدارن مردی تایبەت هەبوو بۆ بەشداربوون لە پرۆژێکی ئاوە یان خۆبەخشانێ خۆی هەموو پرۆژەکە خۆی جوڵانەوەکە خۆبەخشیە ئێمە ئەو تیمێکە دروست بووین لە کوردستانە و کە دەست پێشخەر بووین بۆ ئەم پرۆژەیە هەموو خۆبەخشی ئەوەی کە کوی کردوونێتەوە خەمی خاکە پاراستنی خاکە هیچ مەرجێکی ژنیە ینی هەر کەسێک بێوێت هەر کەسێک لە توانایە هەبێت کە لەم کەمپەینا بەشداری بکە ئیش بکات بەڕاستی و لە حملەی هۆشیارکردنەوەکە لەگەڵمانە بێ ئێمە پێویستمان بە هەر تاکێکەیە کە بتوانێت بە خۆبەخشانە بێ ئیشمان لەگەڵا بکە خوێنکار بێت یان کەسێک بێت لە دام و دەستگایەکی حکومیە ئیش بکات هەر کەسێ بتوانێت توانای هەبێت لەگەڵمانە ئێمە بە خۆشحاڵیەوە ئەو ڕۆژێک کە لە بەردەستمانێ ئەو داتایە ئەو کەمپینەکە هەیە ڕێکارەکانی پێ ئەڵێن چۆن حملەکە لەگەڵمانە بێت و هاوکارمان ئەتە قۆناغی جیاجا لە خۆ دەگرێت بڵێ لە قۆناغی ئێستا ئەم سەر ڕۆژە طبعا حملەکە لە بەریتانیاوە لە سیوێکی سێوە دەستی پێ کردووە لە هەند کۆتاییەت ئەم 23 وڵاتە کە ئەڕوات لە هەر وڵاتێک کەم جوڵانەوەی ئەکرێت کەمپینێکی گەورەی بۆ ئەکرێت وا لە خەڵکەکە طبعا من کە گوێم لە جوڵانەوەکە بوو طبعا ئێمە نەگوەکو شخصێک ئەمە یا وەکو فاوندیشنە تەنها پشگیری لەم جوڵانەوە ئەەکەین ئێمە وەکو خۆمان خەمی ژینگە لە ژیانی ڕۆژانەمان ڕەنگیاوە و ئیشی بۆ ئەەکەین ئەم هاتووە بە ئێمە پشگیری ئەەکەین لەبەرەوەی خاک پەیوەندی بە هەمومانەوەیە یعنی ئەگەر هاتوو ئەم جوڵانەوەیش کەمپینەکەش کۆتایی بێمە هەر بەردەوامە بین باشە ینی خات و شاگۆڵ هەر سەبارەت بە خاک هەندێک مادەی پلاستیکی کە لە نێو خاکدایە یاخود فڕێدانی مادەی پلاستیکی و شتەڵبوونی ئەمانش بەتەواوەتی کارگەری لەسەر خاکدا هەیە بەدڵنیاییەوە ینی ئێمە سەرچاوەکانی پیسبوون زۆرن لە کوردستانە بنمونە زۆربی ژمارەی ئۆتۆمبیل کارگەکان فڕێدانی پاشەڕۆ کە بەداخەوە ینی خۆزگا ئێمە لەم بەرنامە باسی ئەومان کردای کە هۆشیاری تاک ئەو نەبەرز بۆتەوە کە چیتر ئێمە کە چینە سەیرانگاکان بە پاکی بەجێ بێڵین فڕێدانی ئەو پاشماوانە و ئەو بەتایبەتی پلاستیک چ لە خاکا بێ یاخود چ لە ئاوا بێت لە کۆتاییە ساڵانێکی زۆر چەند سە ساڵێکی وێت تا شێبێت و کە شێبێتەوە بە مایکرۆپلاستیک ئەم مایکرۆپلاستیکە جارێک ترێ بچێتە سووری ژینگە و ئەبێ بە بەشێک لە سیستەمی خۆراکی ئێمە جارێککە بەرکەوتنمان لەگەڵی ئەبێ بەداخەوە یەتەوە ئەگەڕێتەوە لای خۆمان جا لەبەرەوە ئێمە ئەگەر هاتوو سەرچاوەکانی پیسبوون لە منەڕەتەوە چارەسەر بکەین کا هۆشیاری کلیلی چارەسەری ئەو کێشانەیە بەڕێی من ئەگەر هاتوو تا هۆشیار بێت پشت لە باتی ئەوەی پشت بە هاتوچۆی تایبەت بەستی بە هاتوچۆی گشتی هاتوچۆەکان کە لە ئێستا بەداخەوە ئێمە هاتوچۆی گشتیمان پێویستی بە پێش چۆنەڵێ گۆڕانکاری هەیە کە لە باتیەوەی من دانیشم لە ماڵەوە بە سیاری خۆم هاتوچۆ بکەم بۆ هەنێ شوێن کە پێویستەکات شوێنی دوورە و کە ناتوانم بە هاتوچۆی گشتی هاتوچۆ بکەم سیاری خۆم بەرم بەڵام ئەگەر هاتووە ئەوە پێشکەوتو بێمە ئینشەڵا ئیش لەسەر ئەو خاڵەش بکرێت سیاری خصوصی کە بکرێتەوە لەگەڵ یا بەکارهێنانی پلاستیک لە ژیانی ڕۆژانەمان کە بکەینەوە یعنی هەر لە دەبێکی ئاوانێ هەتاکو کیسانی کە ئێمە لە کڕینی شتومەکە بەکارێنین حتا لە کڕینی شتی زیایی ڕۆژانەکە مەسەلەن جلی زیایە بۆ نمونە ئەو خواردنانی کە بە پلاستیک پێچراونەتەوە
هەموو ئەمانە لە هۆشیاری تاکەوە سەرچاواگرێت کە تۆ تاکە هۆشیار کە تۆ پلاستیک چەند خراپە کە زانی ئەم پلاستیکە جارێککە زەرری هەیە بۆ تەندروستی خۆی بۆ ژینگەکەی خۆی ئەو کاتە خۆی وردە دوور ئەکەوێتەوە لە بەکارهێنانی ئەو مادانە. لە ئەساسیشە ئەم جوڵانەوەی ئەم کەمپینە بۆ ئەوەیە کە هۆشیار لە لای تاک دروست بکرێت کە تۆ تاکێکی هۆشیارە پێگەیان پێشەوەی دارەکە بڕوێنە و پێشەوەی ڕوبەی سەوزای زێبکدارێک لە مێشکی ئەڕوێنین کازانە ڕوبەی سەوزایی چەند گرنگە کە ئەزانێ پەیوەندی بە ژیانی خۆی و خێزانەکەی و دووروبەریەوە هەیە. بەڕێی من هۆشیاری لە هەر لە ئەساسەوە کلیلی چارەسەری هەموو کێشە ژینگانێکی ئێمە لە کوردستانە ڕوبەڕوویە بینەوە ئەگەر لە کاربەدەستێکی باڵای حکوومەتا بێت ئەگەر لە کەسێکی سادە بێت لە هەر شوێنێک لە فەرمانگەکانی حکوومەتە کار بکات هەر تاکێکی ئاسایی بێ و هیچ کارمەندیش نەبێت لە ماڵەوە دانیشت بێ ئەتوانێت دەوری هەبێت و ڕۆڵی هەبێت لە کەمکردنەوەی سەرچاوەکانی پیسبوون. ئومێدی سەرکردنی زیاتر بۆ هەردووکتان و هەروها لە پرۆژەکەتان دیاربوونی جێگای دەستان هیوادارین کە کەسانی دیکەش ئانی شارەزای ئەم بابەتن یاخود پسپۆری ئەم بابەتەن بتوانن ئانیش بە هەمان شێوە هاوشێوی ئێوە بەشدار بن بۆی بتوانین ژینگەی هەرێمی کوردستان خاک زیاتر بەرەو پێشکەوتن بڕات. زۆر سپاس بۆ دکتۆرە ژینۆ خالید مامۆستای زانکۆ هەروە خاتو شاگەڵ ئەبوبەکر پسپۆری ژینگە سپاس بۆ ئێوە. سپاس. وچانێک وەرەگرین و هاگەڕێنەوە.